ڕێزمان و خوێندنەوەی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 83. ماسیە بچکۆڵەکە. ئەو کورتە چیرۆکە نووسرایە لەلایەن نووسەر تایر ساڵح سەعید کە چیرۆک نووسە و مامۆستا تایر ساڵح سەعید لە ساڵی 1942 لە سلێمانی لە گەڕەکی چوارباخ لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر لە دایک بووە. ئامادەیی پیشەسازی لە سلەیمانی و بەغدا تەواو کردووە، هەتا ئێستاش 4 کۆمەڵە چیرۆکی منداڵان و گەورانی بە چاپ گەیاندووە. لێرە دەبوان نووسرا بە گەوران، منداڵان و گەوران، نەک تەنیا گەورەی هەڵەیە. بەڵام چونکە ئەو کتێبەی کوردیە هەندێک کۆنا، ئەوەی ئەمن تۆزێک گەڕام لە گوگڵ لە ساڵی 2016. ئەگەر ئەو زانیاریانەی لە گوگڵ ئەمن دیتیتمەوە ڕاست بن، مامۆستا تایر ساڵح سەعید، هەندێک جار دەنووسرێت تاهیر ساڵح سەعید، نازانم کامەی ڕاستە، لە ساڵی 2016 کۆچی دوایی کردیە و تەمەنی گەیشتە 74 ساڵ. ئەگەر ئەو زانیاریانە بێگومان زۆر ئەو زانیاریانەی دەینین لە ئینتەرنێت هەموو جارێ جێی باوەڕ نێنا، چونکە هەر کەسێک بێوێ زانیاریەکەی دەتوانی بنووسی، بە تایبەتی زانیاریەکانی فەیسبووک ناتوانین 100% بزانین ڕاستەیان، کاتە ئەمن ئەو زانیاریانم لە فەیسبووکی نایە. زۆر کەم زانیاری هەبوو لەسەر مامۆستا تایر ساڵح سەعید بەداخەوە. هیچ جێیەکی فەرمی نییە بچین زانیاری بینین دەربارەی نووسەر، دەربارەی ڕۆشنبیران و زانایانی کورد. کەواتە ئەو چیرۆکە دەربارەی چیرۆکەکە زیاتر چیرۆکی منداڵانە، دەربارەی ماسیەکی گەورەیە و ماسیەکانی دیکەش گچکە کە ماسیە گەورەکە دەچیتە لایەن، هەمویان دەترسێن، هەر کەسە خۆی دەشاریتەوە لە جێیەکی ڕادەکەن، تەنیا یەک ماسی دەمینێ بەرامبەری ڕادەوەستی و قسەی لەگەڵ دەکا و لێی ناترسێ، دەبیتە گفتوگۆ لە مابەینیان و ماسیە گەورەکە سەرسام دەمینێ بە قسەی ماسیە گچکەکە. ئەوجە ئێستا بە چیرۆکەکەی بخینینەوە. ماسیەکی زل لە گۆمێکی شیندا بە فیزێکەوە دەسوڕایەوە و داهات و دەچوو. لە دوورەوە چەند ماسیەکی بچکۆڵەی دی کە لە یەکدی کۆ ببوونەوە. ماسیە بچکۆڵەکان هەرکە لە دوورەوە چاویان بەو ماسیە گەورە کەوت، ترسان و هەریەکەیان بەلایەکدا تێی تەقاند. ماسیەکان ماسیەکیان نەبێت کە لەبەر لوتی ماسیە گەورەکە وەستا و نەجووڵە. ماسیە گەورەکە ئەمەی بەلاوە سەیر بوو، لە ماسیە بچکۆڵەکە چووە پێشەوە و پێیگوت: دەبینم تۆ وەک ماسیە بچکۆڵەکانی هاوڕێت نەبووی. ئەوان کە چاویان بە من کەوت، هەریەکەیان بەلایەکدا ڕای کرد. ماسیە بچکۆڵەکە پێیگوت: چ پێویست دەکا لێت بترسم؟ ماسیە گەورەکە بە تووڕەیەوە گوتی: ئەی لەوە ناترسیت بتخۆم؟ ماسیە بچکۆڵەکە بێ ئەوەی خۆی تێک بدا پێیگوت: هەرگیز لەوە ناترسم، بەڵام ئەی تۆ شەرم ناکەیت کە من و ماسیە بچکۆلەکانی هاوڕێم لێت بترسین؟ ماسیە بچکۆلەکە لەسەر قسەکانی ڕۆیشت و گوتی: سەیرە، ماسی بۆ لە ماسی بترسێت کە هەردوو لایەن هەر ماسی بن. ماسیە گەورەکە لە قسەکانی ماسیە بچکۆڵەکە
حەپەسا و بیری کردەوە لە دڵی خۆی گوتی قسەکانی ئەو ماسیە زۆر لە ڕاستیەوە نزیکن. وایە بۆچ ماسی گەورە ماسی بچووک بخوات؟ ئایا ئەوان لە ئێمە نین؟ ئایا کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە وەک ئێستای ئەوان بچووک بووین پێمان خۆش بوو ماسیە گەورەکان بماخۆن؟ ئەگەر ماسیە گەورەکان ئێمەیان بخواردایە ئێستا لەکوێ دەبووین بەم ماسیە گەورە و زەبەلاحەی کە هەی؟ ماسیە گەورەکە بەدەم بیرکردنەوە ماسیە بچکۆڵەکەی بەجێهێشت. لە دڵی خۆی بیری لە قسەکانی ماسیە بچکۆڵەکە دەکردەوە. ئینجا بیرکردنەوە ماسیە گەورەکەی دەهێنایە سەر قسەکانی ماسیە بچکۆڵەکە و بڕیاریدا هەتایە دەست لە خواردنی ماسیە بچکۆڵەکان هەڵبگرێت، بە هەر ماسیەکی گەورەش بگات قسەکانی ماسیە بچکۆڵەکەی بۆ بگێڕێتەوە. ئێستا ئەوە بوو کورتە چیرۆکی ماسی. ئێستا با بزانین واتای وشەکان. واتای وشەکان زل، ماسی زل واتە ماسیەکی گەورە مەزن زەبەلاح. تەیتەقاند واتە بۆی دەرچوو ڕای کرد. بە فیز لێرە نووسرایە لە خۆبایی لوت بەرز، بەڵام فیز لە چیرۆکەکەی نووسرا بوو بە فیزێکەوە واتە زۆر لە خۆی بایی بوو. حەپەسا واتە سەرسام بوو. مامۆستا ئەو دێرە هۆنراوەی خوارەوە بۆ خوێندکاران ڕاوە دەکات. مامۆستا قانع شاعیر و هۆنراوە هۆزانوان مامۆستا قانع ئەو هۆنراوەی نووسیە، بەڵام ئەو دوو دێرە لێرە نووسرایە هەتاکەی خاکی کوردان بێکەس و بێ یار و پەرچەمبی تەماشای مانگی نیسانکە هەور بۆ کوردستان ئەگری. مامۆستا قانع مەبەستی ئەوەیە لەبەر چ خاکی کوردان ئەوها بێکەسە، بێ دۆستە، بێ پەرچەمە. پەرچەمیش لێرە بە واتای ئاڵا، بەڵام ئێستا خاکی کوردان بێ ئاڵان نییە و بێ کەسیش نییە، بەڵام هێشتاش دەبی باشتر بین لۆ ئەوەی ئاگاداری خاک و نیشتیمانی خۆمان بین. ئەوجە مامۆستا قانع دەفەرموێ تەماشای مانگی نیسانکە هەور بۆ کوردستان ئەگری، واتە هەتا سروشتیش گریانی دێ لۆ کوردستان، لۆ خاکی کوردان، چونکە لە مانگی نیسان لە کوردستان زۆر باران دەباری و هەمیشە هەورە، نەک هەمیشە بەڵام زۆرتر لە مانگەکانی دی هەور و بارانە، بە کەواتە شاعیر قانع وای دانایە کە هەتا سروشتیش هەتا ژینگەش بۆ کوردەکان دەگریێ. بەڵام ئیدی کورد خاکی هەیە، دەوڵەتی هەیە، پەرچەمی هەیە، ئاڵای هەیە، گەلی هەیە، هەموو شتێکی هەیە، تەنیا و تەنیا مایە کە حکومڕانی بەدەستە خۆمان بێ. ئەو کاتیش ئەو شتەش هیچ شتێکی نەزەحمەتە نەدووریشە، هەر بمانەوێ و دەکرێ. کەواتە ئیدی ئەوە مانای ئەو دێرە هۆنراوەی مامۆستا قانعە کە زۆر زۆر پەرۆشی گەل و خاک و نیشتیمانی خۆیتی و دیوانەکانی هەمووی دەربارەی زیاتری دەربارەی کورد و کوردستان و خاکی کوردانە و زۆر پەرۆشی کوردان بوو. ئێستا ئەوە تەواو بووین. بزانین چیت کە هەیە لێرە؟
ڕاهێنانمان هەیە لێرە، ڕاهێنان وەڵامی ئەو پرسیارانە خوارەوە بدەوە. پرسیاری یەکەم، ماسیە بچکۆڵەکان بۆچی ترسان و هەر یەکەیان بەلایەکدا دەیان تەقاند. لەبەر چ ترسان؟ ڕەنگە لەبەرەوەی ترسابن کە وەیان زانیە ماسیە گەورەکە دەیان خوات، چونکە ئەوها باوە ماسیە گەورەکان ماسیە گچکەکان دەخۆن، دەیان کوژن. پرسیاری دووەم، ئەو ماسیە بچکۆلەیەی نەترسا چی بە ماسیە گەورەکە گوت؟ چی پێگوت؟ ئەگەر بگەڕێینەوە هەتا تەمەشاکەین بزانێت چی گوت. پێی گوت کە بە ماسیە گەورەکەی گوت ئەی تۆ شەرم ناکەی کە من و ماسیە بچکۆلەکانی هاوڕێم لێت بترسین؟ واتە بۆچی ئەوها دەکەی کە لێت بترسین؟ ئەگەر گەورەبی گەورەیەکەی خۆی نابی ئەو هاوێ گچکە لێی بترسن، بەڵکو دەبی تەنیا ڕێزی بگرن نەک لێی بترسن. ئەوە ئێستا بگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری سێەم، دوا بڕیاری ماسیە گەورەکە چ بوو؟ چ بڕیارەکیدا؟ بڕیاریدا هەرگیز ماسی گچکە نەخوات، چونکە ئەگەر ماسی گچکە بخوا ماسیەکان هەرگیز گەورە نابن، زوو دەمرن بە منداڵی. دوای نووسرایە ناوی هەندێک جۆری ماسی بڵێ. ئەوەی ڕاستیبی ئەمن بە کوردی ناوی جۆری ماسی نازانم، بەڵام ئەگەر بگەڕێین لە گوگڵ ڕەنگە بتوانین هەندێک جۆری ماسی ناوەکانیان ناوی جۆری ماسی بزانین چ جۆرە ماسیەکەیە. بێگومان بە سەدان جۆر هەیە، بزانین لە گوگڵ چمان چاردە جۆر ماسی بوونیان هەیە بۆ وێنە، بەڵام ئەوە دەریاچێ، بەڵام کێشە نییە. بزانین چ نووسرایە لێرە. نووسرایە لە دەریاچەی دووکان چاردە جۆر ماسی بوونیان هەیە و وێنە و ناوەکانیشیان بخینەوە. پاشان لێرە نووسرایە ماسیە پانکە، ئەوەش هەیە، ماسیە سوورە، ماسیە بزە، ماسیە تیرە، ماسی تیرە، مانگە ماسی و بەرخە ماسی، ماسیە بۆرە و سیلڤەر، ماسیە مشارە، ماسیە ڕەقە، حکومەتی. قوتابی خۆشەویست چەند دێرێک لەسەر تەبایی و بەیەکەوە ژیان بنووسە. تەبایی و بەیەکەوە ژیان، ئەگەر چەند دێرێک بنووسین بەیەکەوە چ بنووسین؟ بۆ وێنە بنووسین بێگومان بمانەوێ یان نەمانەوێ ناچارین هەندێک جار بەیەکەوە بژین. ئەوجە لێرە دەنووسین بەیەکەوە ژیان، لەبەرچەوە های لێدێ بەیەکەوە ژیان هەندێک جار ناچاریە. ئەوە یەکێک لە ڕستەکانمان نووسی. هەندێک جار ناچاری بەیەکەوە بژی لەگەڵ چەنگەلێکی دیکە، هەتا ئەگەر نەشتەوێ ناچاری لەگەڵیان بژی، چونکە لەسەر هەمان خاک بەیەکەوە دەژین، دراوسێینە، جیرانین، کەواتە بەیەکەوە ژیان هەندێک جار ناچاریە. کەواتە ئەگەر بەیەکەوە ژیان پێویستە ڕێزی یەکتر بگرین، پێویستە ڕێزی یەکتر بگرین و تەبایی هەبی لە مابەینمان، تەبایی هەبێت و هەمومان هەوڵ بدەین کۆمەڵگەکەی ببەرە و پێش ببەین
مەڵگەکەمان بەرەو پێشەوە ببین. مانای ئەوەی نییە ئەگەر بە تەبای ژیان لەگەڵ مانای ئەوە نییە تەنیا ئەم ژێردەستبی نابی ژێردەستبی و هەمیشە دەبی هەوڵ بدەین حکمڕانی لەو دەست لۆ ئەو دەستی بی تەنیا لە کۆمەڵەیەک حکوممان نەکا هەموو جارێ حکوم بگۆڕێ هەرە باشەکان حکوم بکەن و ڕیز لە حکمڕانی دەبی دەستا و دەست بیتن بە من ئەوها باشە حکمڕانی دەستا و دەستی پێ بکرێت ئەوها و بە دەنگدان بی بێگومان بە هەڵبژاردن بی هەڵبژاردن و دەنگدان و دیموکراسی دەنگدان و دیموکراسی ئەوها دەنووسین ڕەنگە ئەوەی ببەم لە جێشکە بنووسم هەندێک جێی نییە ئەلێرە بینووسم حکمڕانی هەمیشە لە کۆمەڵک لۆ کۆمەڵە چیری کە بگۆڕدرێ باشە بێگومان دەبی بە هەڵبژاردن بی و بە دەنگدان بی و بە شێوەیەکی دیموکراسی بیتن تەبایش هەبی پێکەوە ژیان هەبی ئازادی هەبی ئازادی زۆر گرنگە ئازادی تاک و ئازادی کۆمەڵ ئەو ئازادیانە مانای چێواتە ئازادی بۆ وێنە ڕادەربڕین بتوانی ڕای خۆت دەرببڕی بێ ئەوەی بترسێ ئازادی ڕادەربڕین و ئازادی باشم نەنووسیە ڕادەربڕین و ئازادی نووسین ڕادەربڕینش هەر نووسینە ئەوەی ڕاستی بی و ئازادی هەڵبژاردنی دین بۆ وێنە دین و باوەڕ کەس بەسەردا نەسەپێنێ ئەو شتانە بە خۆت هەڵبژێری نەترسێ بە زۆر ئاینەکەت پێ نەگۆڕن ئەو شتانە ڕەنگە گرنگ بی و لە کۆمەڵگەکە بۆ وێنە بتوانێ بچیە نەخۆشخانە هەبی خوێندنگە هەبی ڕێگەوبانە هەبی ئەو شتانە گرنگن هەرچەندە هەست دەکەم ئەو بابەتانە ئاسان نییە لۆ خوێندکارانی پۆلی 6 بنووسن نەدەبووە ئەوها لێیان داوا بکرێ بنووسن دەبوایە پێشترێ بخینەوە پارچە نووسینێک ئەو جا بتوانن چەند ڕستەچی هەڵبژێرن لە پارچە نووسینەکەی کەواتە من ئەوەندەم نووسیە هیوادارم بەیەکەوە ژیان ناچارین بەیەکەوە بژین و بیر و ڕای جودا قبولکەین و ڕێزی لێ بگرین وا بزانم هەر ئەوەندەیە ئەو بابەتەی ئەوڕۆ باسی ئەو کورتە چیرۆکە دەربارەی ماسی گەورە و ماسی گچکە واتە ئەگەر یەکێک دەسەڵاتی هەبوو پێویست ناکە ئەوانی دیکە لە ناو ببا چونکە دەسەڵاتی هەیە بەڵکو دەبی ئاگای لێبن ئەوانیش گەورە ببن و دەسەڵاتیش بگرنە دەست لێرە دێمە کۆتای ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی